باشارێکی عاشقانشتان بۆ بخەنەوە پیاوە. دیم کتێکی لەباری لادێیی بۆ نوێژ ڕادەخا بەرەڵبێنێ، کوتمەی نازەنین کە ڕوخسارت هەموو باغی بەهەشتی خوا دێنێ، بۆچی پێت وایە ئەو خوددا گەورە هێندە دێ ڕەحمەت تۆش بسووتێنێ؟ لەو دەمەیڕا دڵم لێی داوە بۆ جوان، من دێوانەی چاوی جوانم چاوی جوان، گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانم چاوی جوانم نەدی تێر بە چاوانم، هەتا لاو بووم چاوی جوانم لێون بوو، کەچە و ڕووبەند و چارشێوم دوژمن بوو. ئێستا پیرم و کەوتوومەتە ئاویلکە، چاوی جوانم لێون دەکات چاویلکە. سۆفی گۆشەی خانەقا بووم، ئێستا پیری مەیکەدەم، زاهدی خەڵوەت نشین بووم، ئێستا مەست و مەیزەدەم، سەروی ئازادیش لەبار و دڵکەش و بەرزە، بەڵام گیانەکەم من شێت و شەیدای لار و لەنجەی ئەم قەدەم. جیلوەی جوانی لە هەرچیدا هەبێ خۆشم دەوێ، جیلوەی جوانی لە هەرچیدا هەبێ خۆشم دەوێ، ڕۆژێ کوشتەی مینی ژۆپ و ڕۆژێ گیرۆلەی سەدەم کە